بڕیارە ڕۆژی هەینی پاڵاوانێتێکی نێودەوڵەتی تایکواندۆ بە بەشداری ژمارەیەک لە وڵاتانی جیهان و پاڵاوانان یاری تایکواندۆ لەسەر ئاستی جیهان لە وڵاتی میسر بەڕێوە بچێت. بۆ مەبەستەش سەرۆکی ئەکادیمیای تایکواندۆی چەمچەماڵ وەک تاکاریزان بە نوێنەرایەتی وڵاتی عێراق بەشداری دەکات. بەڵێ من وەکو یاریزانی هەڵبژاردەی عێراق بەشداری پاڵەوانێتی جیهان دەکەم لە وڵاتی مسر کەم پاڵەوانێتیە لە بەشی پۆمسا پاڵەوانێتی جیهانە لە کەنار دەریا ئەنجامەدرێت. ئەمە پاڵەوانێتێکی زۆر جوان و ڕێکخراوە لەلایەن یەکێتی تایکۆندۆی جیهان. کۆمەڵێک وڵاتان بەشداریان کردووە کە لە ئاستێکی باڵان ئاستیان زۆر بەرزە لە وەرزشی تایکواندۆ بۆ جێگری سەرۆکی یەکێتی تایکواندۆی جیهان بۆ خۆی سەرپەرشتی پاڵەوانێتیەکانەکە بە شێوەیەکی فەرمی لە سایتی فیدراسیۆنی جیهان داگیراوە و من لە ڕێگەی وەزارەت وەرشولاوانی عێراقەوە هەم ڕێگەم پێدراوە ناویشم داخل کراوەکو یاریزانی هەڵبژاردەی عێراق کە نوێنەرایەتی عێراق بکەم. سوپاسی خواکەم کە ئەم ڕۆژەی کە بەنسیب کردم بتوانم بەشدار بم لەو پاڵەوانێتیانە. مەشق ڕاهێنانی زۆر باشم بۆ کردووە، خۆم بۆ ئامادە کردووە بە سەرپەرشتی ڕاهێنەر و پاڵەوانی جیهان هاوڕێی بەڕێزم ئوستاد حەمید نەزەری و هەم باوکیان ئوستاد نەزەری کە هەردووکیان هاوکاری زۆر باشم بوونەوە لە فێربوونی وەرزشی تایکواندۆ. و سپاسی هەموو لایەکەم کە هاوکار و یارمەتی دەرم بوون بۆم پاڵەوانێتیە. بە ئومێدی خوا من ڕۆژی هەینی بەڕێیەکەوەم هیوادارم بتوانم مەدالیایەکی باش بەدەست بێنم و ببمە سەربەرزی بۆ شارەکەم و بۆ وڵاتەکەم.